زیاتر لە 100 چەکداری خۆبەخش لە وڵاتەکانی کەنەدا و فەڕەنسا و بەرازیل و سوید و ئەمریکاوە هاتوونە تا سنووری پارێزگای کەرکووک. تۆنی ئیکمان ئەو خەڵکی سویدە و کۆلێژی سەربازی لە وڵاتەکەی تەواو کردووە. دۆستایەتی لەگەڵ کوردانی سوید و ئاشنابوونی بامێژووی کورد گەیاندوێتی ئەو بڕوای شان بەشانی پێشمەرگا شەڕی داعش بکات. من لە مانگی سێپتەمبەری ساڵی ڕابردووەوە هاتوومەتە کوردستان و پەیوەندیم بە هێزەکانی پێشمەرگەوە کردووە. کوردم خۆش دەوێ و مێژووی کوردم خوێندۆتەوە. ئەوان زۆر خۆڕاگرن و پێشمەرگەش زۆر بەهێزن. بۆیە من شانازی دەکەم لە ڕیزی ئەو هێزەدام. تۆنی هاوژینەکەی و دوو منداڵی لا سوید بەجێ هێشتووە و لە میحوەرەکانی کەرکووک سەرپەرشتی چەکدارە خۆبەخشابیانەکان دەکات و ڕۆژانە ئەزمموی سەربازی خۆی بۆ پێشمەرگەکان باز دەکات و هێندەش دڵی بە پێشمەرگایەتی خۆشە بە بەردەوام بیری لە لای داهێنانی نوێیە. من دەمەوێت هاوکاری هێزەکانی پێشمەرگە بکەم. ئەزمونم لە بواری تەکنەلۆژیا هەیە و دەمەوێت فێریان بکەم چۆن پلانەکانیان لە ڕێگەی تەکنەلۆژیاوە بەکاربهێنن و زیانی گیانیان کەم بێت. زۆرن ئەو کەسا بیانیانەی خواستی ئەوەیان هەیە بێنە ڕیزەکانی پێشمەرگەوە. فەرماندەکانی پێشمەرگەش دەڵێن زیاتر بایەخ بە وەرگرتنی ئەو کەسانە دەدەین کە لە کەرتی تەندروستی و ڕاهێنانی سەربازیدا شارەزاییان هەیە. ڕۆژانە ئێمە دەیان بگرە سەدان خەڵکی بیانی پەیوەندیمان پێوە زۆریشان هەیە بە فعلی کە دێن خۆشەویستی پێشمەرگە و ناوی پێشمەرگەوای لێ کردووە کە ئامادەیە بێ گیانی خۆی بەخت کاشان بەشانی پێشمەرگە شەڕکە. زۆربەی زۆریان باگراوندێکی سەربازی باشانێ لە بۆری ڕاهێنانی سەربازیدا. خۆبەخشەبیانەکان لە هەر سێ میحوەرەکەی کەرکووک تا ئێستا هیچ شەهیدێکیان نییە. ئەوان بەپێی بنەما سەربازەکانی پێشمەرگە دەجەنگن و ساڵی یەک جاریش بۆیان هەیە بگەڕێنە وڵاتەکانی خۆیان، بەڵام زۆربیان پێیان خۆشە لە سەنگەرەکاندا بمینەوە. هیوا حوسامەدین ڕوودا و باشووری کەرکووک.